سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانی بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان دیارە لە دانیشتنی دوێنەی پەرلەمانی کوردستاندا پرۆژە یاسایی لێبوردنی گشتی پەسەند کراوە تەواوی بەرگەو مادەکانی پرۆژە یاساکە پەسەند کراوە و دوای ئەوەی لەلایەن لیژنەی یاساییەوە داڕشتنەوەی بۆ کرا دیارە لە ئێستادا ماوێتی کە داڕشتنەوەی بۆ بکرێەوە ڕەوانەی سەرۆکاتی هەرێمی کوردستان بکرێت بۆ ئەوەی ئیمزای لەسەر بکرێت دیارە بە گوێرەی پرۆژە یاسا پەسەندکراوەکە ئەو سزادراوانەی کە حکمی لە سێدارەدانیان هەیە و تەناوزلیان بۆ کراوە حکومەکەیان کەم دەبێتەوە بۆ هەتایی ئەمە جگەلەوەی لە 130 سزای کۆی سزادراوەکان لە زیندانەکانی هەرێمدا کەم دەکرێتەوە واتە ئەگەر هاتوو سزادراوێک بە 10 ساڵ زیندانیکردن سزادرا بێت ئەوە سزاکەی بۆ 7 ساڵ کەم دەکرێتەوە. هەروەها بە گوێرەی هەمان یاسا لێبوردنی گشتی ئەو سزادراوانە ناگرێتەوە کە لەسەر تەحەڕۆشیان مادەی هۆشبەر و تێرۆر سزادراون. هەروەها بە جێهێشتنی هۆڵەکەش لەلایەن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە لەوە هات کە ئەوان لەگەڵ ئەو بوون کە یاسای لێبوردنی گشتی گشتگیر بکرێت و سزای تیرۆریش بگرێتەوە چونکە وەک فراکسیۆنی کۆمەڵ ئەوەیان ڕاگەیاند کە کۆمەڵێک خەڵک هەن لەسەر بیر و بۆچوون و ڕۆشنەناو ڕێکخراوێکیان سیدی و کتێب دەستگیر کراون و ناکرێت جیا بکرێنەوە و لێبوردن نەیانگرێتەوە. ئەمە لە کاتێکدا کە هەر ئەمڕۆ ژمارەیەک لە سزادراوانی گرتوخانەی چاکسازی لە گرتوخانەی معسکەر سەلام ماگرتنیان ڕاگەیاند کە نزیکەی 500 کەس دەبوون. دیارە عەمید شوان عەبدوڵڵا بەڕێوەبەری گرتوخانەی چاکسازی معسکەر سەلام بێناڕتی ڕاگەیاند کە ژمارەی ئەو زیندانیانەی مانیان گرتووە نزیکەی 500 کەس دەبن کە زۆربیان ئەو کەسانن بە سزای سێدارە و سزا قورسەکانی دیکە حکم دران و پێیان وایە کە یاسای لێبوردنی گشتی ئەوان ناگرێتەوە. بەڵام بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دیارە دەمانەوێت ئەوتان پێ بڵێن کە لە کۆتایی بەرنامەکەدا دەچینە لای سالار مەحموود کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پرسیارەکانتان ئاڕاستەی ئەو بکەین و وەڵامێکمان دەستکەوێت بۆ ئێوەی بەڕێز. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵێخان لە سلێمانی. فەرموو ئاڵێخان. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تۆرەکە و لێکم. زۆر سپاس دەکەم. لەبارەی زۆری ئەمڕۆتەوە بەڕاستی من ئەوە بە لێبوردنی گشتی نازانم. چونکە سێرەکەی تەنەها شەرت و شروطی تایە. باش ئەگەر لێبوردنی گشتی دەرەکەن پێویستی بەم شەرت و شروطانە ناکرد. دوای ئەوەش ئەم لێبوردنی گشتی چەند زیندانی ئەگرێتەوە. بە باوەڕی من لەوانەیە 50 زیندانیش نەگرێتەوە. ئەو شەرت و شروطانەی ئەوان دانێنێکێ لەوانە ئەڵێ ڕەشوە ئەو لێبوردنی گشتیە نایگرێتەوە. باشە بۆچی نایگرێتەوە؟ یعنی ئەگەر کەسێک غەڵەتێکی کرد بێ هەموو کەسێک شایانی غەڵەتە مەگەر تەنها خۆی گەورە نەبێ غەڵەت ناکە. بەڵام ئەما خۆیان لە پێش هەموو کەسێکەوە پارە ئەخۆن و دزی ئەکەن. سێرەکەی بۆ خەڵکی فەقیر و هەژار ڕەشوە لێبوردنی گشتی نایگرێتەوە و لەسەر وەزیفەکەی جەریەکەن و نان بڕاوی ئەکەن بە کۆمەڵێک شتی کەشەوە ناوەستنەوە. بەڵام سێرەکەی لە هەمان کاتە بۆ خۆیان چەند گەندەڵیش بن، چەند پارە بخۆن، چەند دەستیان بچێتە خوێنی کوردەوە بە خەیاڵیانە نایە. بەڕاستی من ئەوە قەت بە لێبوردنی گشتی نازانم چونکە تەنەها کەسی مستحق هەیە کە غەڵەتێکی یان کردووە سێرەکەی ئەو لێبوردنی گشتیان نەیانگرێتەوە. هیوادارم ئەو شەرت و شروطانەیەکیانە بێ قەیچەکە یەک مانگە مشکی خەڵکیان بردووە بە لێبوردنی گشتی. ئەمە لێبوردنی گشتیەکەیانە ئەمە پرۆژە یاسایی لێبوردنی گشتی من قەت ئەمە بەکارێکی باشی نازانم. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەروێش لە هەولێر. فەرموو کاک دەروێش. ئەو کاتتان باش. زۆر سپاس دەکەم کاک دەروێش. سوال بە سوالەکەدان دەستخۆشیتان یەکەم. زۆر سپاس دەکەم. من زۆر لە قسەکانی ئاڵی خارم دەستخۆشی یەکەم. بەڵام لێرەدا بلێکارە لێبوردنی گشتی تەوان پێشە چی ئەڵێم سزای لە سێدارەدان لە کوردستان نەماوە. بۆچی ئەو منەتە گەورەیە بەسەر خەڵکەکەن تا ئێستا کە بزانم لە ساڵ ئەوە 10 ساڵی شەبی چێ لە سێدارە دراوە لەسەر تاوانێکە شتیوان نەبووە. ئەوە بە نەیکەن بە منەت بەسەر خەڵکەوە ئەوەیە. دوای وەی ئەو لێبوردنی گشتە بۆ ئەوەندە جزئیاتی تایە. لێبوردنی گشتی کەسێک کە غەڵەتێکی کرد وەک ئاڵی خان وتنی ئێستا کە غەڵەتێکی کرد بۆ ئەوەیە کە چاک لەوێ بوو بۆ چاکسازی چاک کراوە ئەو کابرایە و ئەگەر بێتەوە ئەو کاربەدەستانی ئێمە کاربەدەستانی کوردستان لێکۆڵینەوەیکی ود لەگەڵ یانا بکرێتن کامەیانە نەچێتە ناو ئەوێ ناو کونجی زیندانە هەتا لەوێ نەمێنێتەوە. چونکە تاوانەکانی ئەوان لە تاوانی هەموو کەس جاتە بەرامبەر حەق بۆ ملەتەیە لە پارە خواردنە لە اختلافا لە جەرائیمە لە بڕیاردان لەسەر خەڵکا لەسەر کوڕی کوستا ئەوە تا شەڕی ناو خۆیان کرد هەموو کوڕی خەڵکیان بە کوژدا کامیان بڕیار بە دەستەکانمان لەوانە نینکەوە بچن لە کونجی زیندانە هەتایی بەڵکو حکمی ئەعدامەکەشیان بەسەدا
بەڵێ کاک چەندین جار یادامەکەێنەوە دەستان خۆش زۆر سپاس بۆ پێیەکەت بەڵێ سەردار لە فەلوجە فەرموو کاک سەردار زۆر سپاس دەکەم کاک سەردار سپاس دەکەم کاک سەردار ئەگەر شوێنەکەت گۆڕی بەباشی گوێمان لێت نییە کاک سەردار بەباشی لێت تێناگەین دەنگت باش نییە کاک سەردار ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی دیارە شوێنەکەی باش نەبووی بەشی گوێمان لە دەنگی نەبوو دەچنە لای ئەمیر لە سۆران فەرموو کاک ئەمیر کاک ئەمیر لە سۆران کاک ڕەحمان لە دەربەندی خان فەرموو کاک ڕەحمان بەڵێ بەڕێزان دیارە هەر بە گوێرەی پرۆژە یاساکە ئەو سادراوانەی کە حکمی لە سێدارەدانیان هەیە و تەنازولیان بۆ کراوە حکومەکەیان کەم دەبێتەوە بۆ هەتایی ئەمە بە پێی لێدوانی سالار مەحموود کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان وەخۆی وتی ئەمە یەکەم جارە لە عێراقدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە سزای لە سێدارەدان کەم بێتەوە بۆ تا هەتایی و جگەلەوەی لە 130 سزای کۆی سزادراوەکان لە زیندانەکانی هێرێمدا کەم دەکرێتەوە واتە ئەگەر هات و سزادراوێک بە 10 ساڵ زیندانیکردن سزادرابێت ئەوە سزاکەی بۆ 7 ساڵ کەم دەکرێتەوە بەڵێ ڕێکەوت لە چەمچەماڵ فەرموو کاک ڕێکەوت چۆنی براکەم باشی سپاس دەکەم سپاس دەکەم باشی سپاس ئەو لێبوردنی گشتیەوە من پێم وانە ئەوە لێبوردنی گشتی بێت ئەو ماوەی پێشوو کە سەرۆکی هەرێم لێبوردنێکی دەرکرد لێبوردنێکی بڵێن شخصی بوو لە ئێستا زیاتر خەڵکی گرتوتەوە بەڵێ بۆ نمونە ئەوانەی کە ئێستا لە حکمن یعنی لە سەتاسی هەر هیچ نییە بە سەتاسی بۆ کەسانەیەکەوە بڵێن سوڵحیشیان هەیە خەڵکی وا هەیە کۆمەڵی خەڵک ماڵی فرۆشتەوە ملکی فرۆشتووە هەتاوەکو چاوەڕێ کردووە ئەم سوڵحی بکات بۆ ئەوەی کەوا ئەم تەنەزولە بیگرێتەوە ئەم عافووە ئێستا عافۆکە نایگرێتەوە یعنی سەتاسی هەر هیچ نییە من لێرە دەستخۆشی لە پەرلەمانتارەکانی کۆمەڵ ئیسلامی یەکەم کەوات دەنگیان نەدا بەم پرۆژەیە یعنی خۆیان نەخستە ئەم بەرپرسیارەتیەوەکەوە زیاتر لە 2 ساڵە خەڵک چاوەڕێیەتی بەڕاستی من دەستخۆشی لەو جەماعەتەکەم کەوا دەنگیان پێ نەداوە من پێشم خۆش نییە باسیکەن بڵێن لێبوردنی گشتیە بەڕاستی ئەمە لێبوردنی گشتی نییە زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک خالید لە بەغدا فەرموو کاک خالید زۆر سپاس دەکەم وڵای من یارێکەمەیە و دراوە لەسەم لێبوردنی گشتێ یەکەم لێبوردنی گشتی نیە بەڕاستی ئەوانەی کە بڵێن سزای مادەی وەشبەریانێ ئەمانەوە هیچ بەی شێوە ناگرێتەوە بەس پرسیارێکشم بۆ برادری بڕۆت کە دوایی داخۆدا بڵێن دائینا بەڵێ ئەوەی کە بڵێن سوڵحی هەیە و قەتڵی کردووە ئەوە ئایا شمولەکەی چۆنە و بەرە بێ یاننا بەڵێ واتە کاک خالید تەنازولی بۆ کراوە کەسە مەبەستت بەڵێ تەنازولی بۆ کراوە سوڵحەکەشی کردووە بەڵێ چاڕوانی وەڵام بە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ عەلی لە هەولێر فەرموو کاک عەلی کاک عەلی لە هەولێر هلا كاكا مرحبا زۆر سپاس دەکەم کاک عەلی كاكا جان بالنسبة أم للمدني قشتيا کاک عەلی بەردەوام بەڵام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ قربان جان بەڵێ مرحبا لێ زۆر سپاس دەکەم فەرموو أما كاين المدني قشتي ولا ستاسي يعني أما حرقاوة نشوانة جديدة في البرلمان داهر الشيء أي بو زماني صدام حسين إيوارا لي بردنا قشتي دا وبياني درقاي تزني أكردوا يعني أما اللي بردني قشتي يعني إبادة كردني خلقه هيش معناها تشيني الزلامة كيف صار 6 صار لسجنا حكمه أجر بوقت حاسد نزاني ليه بردني قشتي معناها شيء بو أويك عفوي بكين بو أويك أم كابراي غوتي شي كردو تو أم داري لي مبوري يعني أما أم حسابك أما كردو هيش حسابك أن بو خلق نكردوه دوني بو جوابي كومريان ندا حساب أن بو نكرد بۆ خۆیان شی 12 میلیۆن وەرەگرن مانگانە
بۆچی نابێ تەماشای حقوقی ئەم میلەتە بکرد کە دەنجان بۆدان یعنی لە سەتاسی ئەبێ چ دەورێکی هەبێ بەرامبەر بەم کەسانەی کە غەڵەتیان کردووە کە مشکلەیان هەیە وەڵڵاهی براگەڕ خوا لێیان ڕازی نابێت یعنی ئێمە داوا لە کاک نێچیر و کاک مەسعود دەکەین مردی خوابن یعنی ئەم ئیشە موافقەتی لەسەر دەکەن و بینێژەوە بۆ پەرلەمان بەڵێ سپاس دەکەین لە سەتا پێنج کەس نایگرێتەوە خوا قبوڵ ناکە یعنی سپاس دەکەم سپاس سپاس بۆ کاک عەلی لە هەولێر بەڵێ هۆشەنگ لە هەولێر فەرموو کاک هۆشەنگ کاک هۆشەنگ لە هەولێر بەڵێ هونەر لە کەرکووک فەرموو کاک هونەر ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم کاک هونەر سەوارەت بە تەوارەکەتان بەڵات دەستخۆشان لێکم من ئەم لێبوردنی گشتیەوە بە باش نازانم چونکم ئەم لێبوردنی گشتیە هەنێک کەس دەگرێتەوە هەنێک کەسیش ناگرێتەوە مەسەڵەن ئێمە بۆ نمونە ئێمە خوێندنێکمان کوشەکە بە نامادی چەنە حکم درا 15 ساڵ ئەم لێبوردنی گشتیە ئەوش دەگرێتەوە بەڵام ئەو لاقەت پشتێتی کاگونەر بەواشی تێنەگەیشتم حکم درراوە 15 ساڵ و دەیگرێتەوە لێوردنەکە بەپی بڕیارەکە کاگونەر بڕیارەکە ئەوی گرتوتەوە بەڵێ بڕیارەکە ئەوی گرتوتەوە کە لێبوردنی گشتیە لێبوردنی گشتی یان ئەوەیە گرێتەوە سپاس بۆ پێیەکەت لێبوردنی گشتیە مەگرێتەوە بەڵام من داوا لە سەرۆکی هەرێم و سەر هەرێمەکەم ئەو بڕیار سەرۆت کاتە بۆ پەرلەمانی کوردستان بۆی جایەکتر بێدەچوونی بۆ بکەنەوە بەڵێ سپاس بۆ پێیەکەت باوەڕ لە سلێمانی سڵاو لێ بفەرموو کاتە دەست برام زۆر سپاس کاک باوەڕ باشی برا سپاس دەکەم کاکەجان ئەم لێبوردنە تایبەتە یان لێبوردنی گشتیە من تەنها پرسیارە بەڵێ ئەمە لێبوردنی گشتی بە معنای من کاتێککە حکم بووم لە مووسڵ لە بادوور سزن بوو لێبوردنی گشتی چەند مادەیەک ناگرێتەوە مادەی حرمەتم هەیە بۆ کەسانی جوانلێتی ئەوانەی لە واقعکەن ئەوانەی کە تیرۆرەکەن ئەوانە ناگرێتەوە کە گوت لێبوردنی گشتی ینی بۆ کافەتە سزنە هەموو دەرگای سزن کرێتە سەریەک کۆمەڵی خەڵک هەیە لەو سزنە 10 ساڵە ئەناڵێنێت لە داوای چاڕەی لێبوردنی گشتیەکە لێبوردنی گشتی ینی بۆ عام بۆ کافەتە سزنە ئێمە کاتێککە سجنمی ساڵی 1970 ئافاتێکی گشتی دا سەدام حوسێن بۆ دیکتاتۆریەتی خۆیەوە دەرگای سزی خسەر سەر پشت بەچەند مادەیەکە بۆ شمولی نەکرد پێشتر خەڵکیان ئاگادار کردو ئەم مادانە شمول ناکات بەس ئەم لێبوردنی گشتی زەر کردووە ڕێز و حرمەتم هەیە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ سەرۆکی هەرێم ئەم لێبوردنی گشتە تەنها تایبەتمەندی بۆ چۆن شەخسێکی خۆیان هەیە بۆوانەی کە خۆیان بەبەستیان هەیە بەریاندت بەڵێ ئەجا نازانم ئەمە لێبوردنی تایبەتە بۆ شەخسانی کە خۆیان کە ئیشوکاریان پێکردن و ئەمڕانەیە بەریان بدەنیان بۆ خەڵکەیە کە بۆ فەقیر و هەژارێکە وا هەیە بە حادیسەیەکی ساری کردو وا هەیە پیشەکێکی لە دەستدەچوە وایە تووشی حادیسەیەک بووە 10 ساڵە ئەناڵێنێت دەوسزنا سڵحی کردو چاوەڕێ ئەم لێبوردناکە من کابراایك حکم دراوە بە ئیدام لە هیچ دنیاکە ئیدام نەماوە ئەوەڵێ ئەمەدایە بەزێن بەخوارە بۆ موعەبەت لەتا سەدام حوسێن بۆ دیکتاتۆریەتی خۆی چەند کەسێک ئەو کاتە هەبووانە کە ئیدامیەکرد ئیدام لە کوردستان لە ساڵی 90 چیان ئیدام کرد ئەو دزە گەورانە کە زی گەوراکەن ماسێ گەورەکان ناگرن ماسێ شکۆلەکان نەگرن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەسەن لە دهۆک فەرموو کاک حەسەن کاک چۆن سپاس دەکەم کاک حەسەن عەلەیکوم ئەسەلام چۆنی باشی زۆر سپاس دەکەم کاکە چۆن وابزان ئەو لێبر وەڵڵا هیچی تێدا نییە وابزان هەر وەخت مەسرەفکردنە و نازانم لێبرنەوە وابزانم نەمایندەی ئێمە زۆر نەچارەزن چۆن ئەوسە لە رادیۆ بەلاوەکەن رادیۆ تلڤیزیۆن ئەلێ ئەگەر کەسێک محکوم بە ئەعدام بێت ئەگەر لێبردو دوایە هاتە خو وەقتی عەفوکرا ئەتوبابن کوشتا ئەتوم عەفوکرد ئەدی بۆ هاتە لە زیندان یا ئازاد بکەیت بەلێ بەداخە وابزان زۆر نەچارەزان والتوارى پێم خۆشە بەحث کەم خارج لەوە ئەلێ زۆر برادە هەمێ بەحثی حزبەکە هەر لە حزبەوە هذا الحزبەوە غیبەت حزبەکە ئەدی کاکە جان چه حکومت دامدران چه فیصله اون در غیبت حزب اگر هر حزب او حزب اگر حزب نبو حکومتی نبو بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەرەزان هەر ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان
داوای لە سەرۆکی هێرێم کردووە کە واژوو لەسەر پرۆژە یاسای پەسەندکراوی لێبوردنی گشتی نەکات و بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەوی هەموار بکرێتەوە. بەڵێ سەردار لە سیمێڵ فەرموو کاک سەردار. یا الله یا خودێ سەردار لە سیمێڵ بەڵێ سەردار لە سمێڵ دەچینە لای کاک محەممەد لە سەنگەسەر فەرموو کاک محەممەد. بەڵە دیارە بە ناوی کاک سەردارە بەڵام پێم وابێ خێزانەکەی قسە دەکات. قورآانێ یه مسعود بارزانی کوڕین حەڵ تەیف قەولیمان بۆ من بەردن ئەس بەختەوە مەسعود بارزانی دامە حەڵ تەیف قەولیین مای بۆ من بەردن ئەس گۆری ئەوەمە من بەختەوە مەسعود بارزانی ئەمری کوردن این بۆ من بەردن بەختێ خودێ دامە ئەس پێ بە تاڵام دی خۆلی سەرمەوە بەس ساڵە سەرێ بێبێتی من چه عفی جێش بۆ نهاتینە بەختێ خودێ چه حکم سەرنی نەژی وتنازل يا ابو اي كسي نجف يا مبقي بري كتبه بله بختي خدي ومسعود بارداني وقولي هذا من بون دردني زركه بله سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە سەنگەسەر فەرموو کاک محەممەد. باش بێزم زۆر سپاس دەکەم کاک محەممەد. باش خۆشگاخە زۆر سپاس بەرنامەکەم زۆر سپاس دەکەم. بەڵە بەداخەوە دەچینە لای کاک هاوڕێ لە چۆمچەماڵ فەرموو کاک هاوڕێ. بەڵە دیارە پەیوەندەکەی ئەویش داخرایەوە بەڕێزان دیارە ئەوەی کە دووبارە گەباسی بکەینەوە بە پێی لێدوانی سالار مەحموود کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە لە پەرلەمانی کوردستان ئەوەی ڕاگەاند کە ئەمە بۆ یەکەم جارە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بڕیاری لە سێدارەدان کەم دەکرێتەوە بۆ زیندانی تاهەتایی. بەڵە شیلان لە سلێمانی فەرموو شیلان خان. مرحبا کاکە. زۆر سپاس دەکەم مەرحەبا. وەڵای بێ زەحمەت من داواکاریەکمانەیە قەت ئەوە لێبوردنی گشتینە کە سەرۆک بەرزانی ئەیە چونکم ئەوە لێبوردنێکە ئەوان ئەو لێبوردناکەن کە سوار دزدەرەکەن دزەکان وەکو خۆیان وان زاوای ئێمە گیرا و 6 ساڵ حکمیانە ئەوە تا خوشتەکەم فەقیرە خەڵک پێشبوونانی بۆ بە ئەی بۆ ئەو بەرنانە ئەی بۆ دزەکان بەرێن ئەی بۆ وانێک کە شانیان وەکو شانی خۆیان وایە بەرێن ئەوە لێبوردنی گشتینە سوار کەسیان کردۆتە دەرەوە کە سوار کەسەکە وەکو خۆیان دز و خوێڕین ئەوەکەی لێبوردنی. شیلان خان تکا با بۆ زمانە قسە نەکەین پێت وایە ئەمەی کە باز دەکرێت لە سەداسی کەمکردنەوەی سزاکان بۆ لە سەداسی من تەنها دەمەوێت ئەو شانە بەکارنێنی فەرموو قسەی خۆت بکە. بەڵێ هەش هەمی بکاتە دەرەوەنەوەکو سوار کەسەکە واستەی هەیە و مەحکوم حاکمی بۆ گیرابێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕێبوار لە چەمچەماڵ فەرموو کاک ڕێبوار. ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم. کاکە وڵا دەربارەم لێبوردنی گشتیە قساکەین خۆی لێبوردنەکە لێبوردنی تایبەتیە نەگشتی بەڵێ لە حکوومەتی هەرێمەکەم بەڕاستەجێ خۆیان بۆ بڕیارانە لەبەرەوەی ناکرێ ئێمە هەموو کەسێک خەڵەتێ بکا بڵێ چاکە بەیان شتێ بێت چەندها کەسمانەیە چەندها جا چوێتەوە بەندیخانە مادەوەش بەرەکان قاتەوە لەم ماوەیە لە محکەمە چەمچەماڵ تەقە کرا ینی کۆمەڵێ شتێکەیە ناکرێ لێبوردنی تایبەت لەبەرەوانەی ئەو گەردەڵانە دێنەوە ئەو دادگایە ئەوانیش حکومەکان وایە کرۆ لەبەرەوەی کوردستانەکەم دەستخۆشی لە بەڕێز کاک مەسعود دەکەم و پیرۆزبایی لە بەڕێز ماڵتراشەکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامی لە هەولێر فەرموو کاک سامی. باش زۆر سپاس دەکەم کاک سامی. باش برا سپاس دەکەم. کاک ئەمە جماعەتشین دو ئامۆزام و مامۆستای کوژرا بەدەستی جماعەتە لە 2005ەوە بەڵێ ئەوانە نەگیراتە ئێستا بەس حکومکانە بە غیابی يعني دبي حكومة أنا عفو كذا أنا عفو ملكة أما ذكرنا حكومة أنا حكومة أو عفو لو أنا نجري تراكو بقدر خدي أنا عالم الكردوان. بله. سپاس بۆ پەیوەندەکەت سیڤەر لە دەربەندی خان سڵاو لەبێ فەرموو. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەم سیڤەر خان.
زەحمەت نایە ئەو لێبوردنە گشتێکە دراوە هەرچی بێ بەس لێبوردن نییە لەبەرەوە ئەگەر لێبوردن بێ ئەبێ هەموو زندانیەکان بگرێتەوە برایەکی من هەیە 20 ساڵ حکومە لەسەر مادەی 443 پێیان و تۆ 24 ساڵ دەچێ بە شەرتە تەنازولی هەیە ئەمە کەی عەفووە ئافۆکەی سەدام عەفوو بوو کە دەرگاکانیە کردەوە بە ڕووی ستنیەکانە سیڤەرخان خواگە دووبارەی کەیتەوە ئەو حاڵەتەی ئێوە بۆ ئەوەی وەکو پرسیارە لە کاک سالاری بکەین چەند ساڵ حکم دراوە؟ بەڵێ لەسەر مادەی 443 گیراوە و 20 ساڵ حکومە تەنازولیشی هەیە پێیان و تۆ کە 4 ساڵ دەبا ئەم عافا بەڵێ لە سەدا سیە وایە هیچیشی تیان نەبووە ئەمە کەی عافاتە هیوادارم کاک مەسعود ئەو ئافەش و تەنین ئیمزا نەکات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شەمسە لە سلێمانی سڵاو لەوێ فەرموو والله بە قوربانی ئەو چاوانە بێدایە والله ئەمە لێبوردنی گشتی نییە والله ئەمە زۆر ئەو خەڵکە داما و کەساسە لەوێ ئەگەر خەڵکدا ئەگەر ئەوە ئاتا ئێستا عەقڵ نەبوو بن تازە هەر عەقڵ نابن بەس داوان لە سەرۆکی هەرێمەکەین دەرگامان بۆ بخاتە سەر پشت قابل ئێمە چیمان لە سەدامی سەگ با بکەمترا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە سلێمانی فەرموو کاک کامەران کاتتان باش زۆر سپاس دەکەم باشی بە قوربان سپاس دەکەم کاک کامەران بەنسبەت ئەم قەرارەی کاک مەسعود دەرچووە بەڵێ وەڵی هەر قەرار نییە ئەوە بۆ دزەکانی خۆیان ناگرن کە مڵک و ماڵی هاوڵاتیانیان کاک کامەران دیارە خۆی پرۆژە یاسایەکە لە پەرلەمانە کاک کامەران ئیمکان بەرنێن ئیمکانی سلێمانی بەرنێن کە ئەو هەموو دزی کردووە بڕە سێری چەنە عەرزەی داژی کردووە لە سلێمانی و لە ناوچەکانی دەوروبەری سلێمانیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم بەڵێ شاخەوان لە سلێمانی فەرموو کاک شاخەوان بەڕێزمەم کاتێ و باش زۆر سپاس دەکەم کاک شاخەوان دەستخۆشیەوە بەرنامە جوانە لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی تاگە ئومێدمان کە ئەوە ماوە ئەم بەرنامانەی جەنابتانە و لە ڕێی کەناڵی هەموو سەرجەم لایانی پەیوەندیدارەکانەوە بەڵێ کاک شاخەوان ئەوە لە کۆنتڕۆڵە پێم بەڵێن کە جەنابەت زیندانیت وایە بەڵێ من زیندانیم و لە چارساسی گۆران و تەلەفۆن بۆ بەڵێ فەرموو بەڵێ بەڕاستی یعنی ئەمە وەزانی وەک چی وابوو ئەم وەکو قومبەلەیەکی ئەتۆم وابوو کە تەقیب بە سجن و بە کەسوکاری سجن و بە دائیرە و بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بە هەمووی یعنی ئەمە وەکو بۆمبێکی ئەتۆم وابوو ئەمە نەلێبردن بوو ئەمە نەعەفوو بوو ئەمە نەعەفوو خاز بوو ئەمە نەتایبەت بوو ئەمە هیچ نەبوو هیچ ئەگەر ئەمان لە پەرلەمان بە راپۆرتێک بینە هەر بیان نووسایە بۆ چاکسازی گەوران بیان وتایە لاعەقەن ئەوانەی کە حکمن لێ بەس ئیفراشورتیەکانیان بۆ لا بێ مەعفومان نەویست بەس ئیفراشورتیەکان یعنی بۆ نمونەی بۆ تەسەلمێنم کابرا 20 ساڵ حکمە مؤبەدە عیدامە بەسەرجەم مادەکانی و تیامانەیسە من کابراکم لەگەڵایە 7 ساڵ سجنە یەکێکم لەگەڵایە 15 یەکێکم لەگەڵایە 12 یعنی تاکە هیوای ئەوە بوو لەم لێبوردنا شمولکە ئەمە هیچ شمولی نەکرە مە حساب ڕۆی بۆ نمونە هیکە بۆ باسەکەم مخدرە قەراروا بوو ئیفیسنای نەکەن ڕێژەی بنی ئەمە هەر شمولی نەکرد کابرا قەتڵە تەنەزولی هەیە ماڵ و مناڵ و سەرۆت و سامانی فرۆشتووە خۆی ناوتە سەرساجی عەلی لە سلێمانی بۆ ڕای کردو چۆ بۆ کەرکووک لە کەرکووکە ڕای کردو بۆ هەولێر شمولی نادا شمولکردنەکە چۆنە حکوومەت خۆی لە قانونی عقوباتی عێراقیە لە 20 ساڵە 5 ساڵی فراشورتی هەیە 5 ساڵی فراشورتیە ئەم هەڵساوە لە بری ئەوەی عەفوویکە بڵێ ئەمە ئاشتەوایی هەیە ئەمە هیچ کێشەی باشە کاک شاخەوان لەبەر کاتی بەرنامەکە ئێمە پێشەوەی بەرنامەکە سازکەین پەیوەندیم کرد بە کاک سالار بۆ ئەوەی لە کۆتایی بەرنامەکەدا قسەمان بۆکە ئەو باسی لەوە کرد کە ئەو بڕیارانەی کە هەندێک کەس ناگرێتەوە ئەوانەی کە بڵین تاوانی کوشتنیان کردووە یان هەندێک تاوانی تر دەڵێت دەرچوونی ئەم بڕیارە وەکو پاراستنێکە بۆ گیانی ئەوانیش کە ئەوانەی کە تەنازولیان بۆ نەکراوە بە تایبەتی باشە من تێبینی تۆ لەسەر قسەی من ڕێزە حرمەتمێ بۆ قسەکەی کاک سالار ئەجەکە ئەو وایە کاڵێ پرسیان هەیە لەسەر ئەو خەڵکە ئەی مەکتەبی کۆمەڵایەتی بۆچی دانراوە بۆچی سڵح و سڵحکاری و چا خواردن و جگەرە خواردن دێرگەرە خواردنی تا 15 دەفتەر و بیزەتەری دەبا مەکتەبی بە هەلتیسی دەسەڵات مەکتەبی کۆمەڵایەتەکانی هەڵگرێ هەر لە قەزاونەحەکانە کاک شاخەوان لەبەرەوەی جەناب زیندانی تەنها بە پرسیارێک بۆ ئەوەی ئاراستەی کاک سالاری بکەین پرسیاری تۆ چییە؟ من داواکارم لە سەرۆکی هەرێم داواکارم لە جێگری داواکارم لە بەڕێز کاکۆسر عەلی داواکارم بە ناوی هەموو زیندانی و کەسوکاریانەوە داواکارم لیان ئەو پڕۆژە یاسایە هەموارکەنەوە داواکارم لیان ئیمزای نەکا سەرۆکی هەرێم
داواکارم لێ ئیمزای نەکا بیگەڕێتەوە دوو جار مەشمول بووم لەوێش شمولی نەکردوم هەم لێرە شمولم ناکرد. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای کاک عەلی لە کەرکووک. فەرموو کاک عەلی. کاک عەلی لە کەرکووک فەرموو کاک عەلی. زۆر سپاس دەکەم. کاک شوان یەمەسەر بابەتێک تەواریکە دادناوە وەکو من بینیمە لە ئەمریکا ساڵانە 300 نەفەریان ئەعدامەکەن بەڕاستی وەکو دوای ئەوەی کە مزاهرەیان کرد کەسوکارەکانیان ئیعدام بوونە سنجانی هەتایی کەوانی کە ئیعدام کرابوون بوونە سجنی هەتایی. باش ئەمە ئەگەر لێرە سجنەکان ئەگەمان بگرن بەڕای من ئەگەمان بگرن ئەتوانی حکومەت ئەو قەزێ بگۆڕێتن. ئەوی لێرە حکومەت بەڕای من ئەلێ منێ ئەو زندانانە مان بگرن بەڕاستێکی لەری حەقی خوانە هیوا بەنا حەق ژیرا هیوا مشکلەیەکی وانە هوەتێ قەزەکان لە گرێتەوە گەورێک وەکو بلێ ماڵ و خواازە سەرێ بەڕاستی وێش ماڵ و داناوە قەزانیگان بەشە غەڵەتەکە هەموو بەشە غەڵەتەکە. بەڵێ سپاس دەکەم کاک عەلی. غەڵەتەکەی خۆیان بچێتەوە دوای سجنەکان و زندانیەکانیان چاکۆ بکاتن. بەڵێ دەچینە لای کاک هیوا لە هەریر. فەرموو کاک هیوا. دەست خۆش بۆ ئەم بەرنامەیە. سپاس دەکەم کاک هیوا. بە تەکید ئەمە پرۆژە یاسای لێبوردنی گشتی نییە، ئەمە پرۆژە یاسای خەڵک مەشغوڵکردنە. لە هیوادارم سەرۆکی هەرێم پرۆژە یاسایە پەسەند نەکات لە جیاتی ئەمە پرۆژە یاسای زادانی ئەو کەسانە دەربکات کە هاوکاری ڕژێمی بەحسیان کردیە بۆ ئەنفالکردنی بارزانیەکان. ئەمە زۆر باشتر لەم پرۆژە یاسایە کە ئێستا بەناوی پرۆژە یاسای لێبوردنی گشتی دەریان کردووە و کە هیچ پەیوەندیشی بە پرۆژە یاسای لێبوردنی گشتی نییە، چونکە ئەگەر لێبوردنی گشتی بی تەنها کۆمەڵە کەسانێک ناگرێتەوە ئاگینا هەموو زیندانیەکان ئازاد ئەکرێن و ئەگەڕێنەوە نێو ماڵ و منداڵی خۆیان. بەڵام لە جیاتی ئەوە با پرۆژە یاسای سزادانی ئەو کەسانە دەربکە کە ئێستا دەیان کاتە وەزیر و دەستیان هاوکاری ڕژێمی بەحسیان کردووە بە پارە بە ئەنواع شت بۆ ئەنفالکردنی بارزانیەکان و خەڵکانی تر. سپاس دەکەم. سپاس بۆ کاک هیوا لە هەری. بەڵە بەرەزان وچانێک و دێنە وڵاتان. بەڵە بەرەزان بەردەوامی لەگەڵتان دەچینە لای کاک حسێن لە سلێمانی. فەرموو کاک حسێن. سڵاو لێبێت. سپاس دەکەم کاک حسێن. باقوربام ئەگەرەی بڕی قسە ناکەم. بۆی بڕم کاک حسێن؟ وەڵا نازانم ئەوەی بەدڵتان نەبێ ئیجازە ئەوەی بەدڵتان نەبێ ئیجازە نایە قسە بکە. وا نەبووە کاک حسێن قەت ئەم بەرنامەیە وا نەبووە کە کەسێک بەدڵمان نەبێ نەمانێش پێ قسە بکە. فەرموو قسەی خۆت بکە. عیبە ئێمە باس سەدام حوسێنەکەین زۆر عیبە بۆ میلەتی کورد باس سەدام حوسێنەکە. سەدام حوسێن لەسەرەوەی تۆ دوتکەوا کوردم ئەژیرای 20 ساڵ و ئیعدامی تیا بوو باسی عەفوی سەدام حوسێن بۆم نەکا. تۆ حکومەتەکەی خۆتە حکومەتی کوردیە. تۆ لەسەرەوەی کەوا تۆ قەتڵی کردووە ژنی کوشتووە بەلای هەر شتێکەوە پیا و کوشتووە خەڵک کوشتووە ئینسانی کوشتووە. تۆ پێت عیب نییە داوای لێبوردن بکەیت لەم حکومەتە؟ عیب نییە ڕوڕەشی نییە تۆ سەدام حوسێن بێنەوە بە نمونە؟ باشە کاک حسێن ئەمان هەندێکیان ڕازین لەوەی کە لێبوردنەکە دەڵێن وەکو لێبوردنی گشتی نییە و لە سەداسی کەمە ئەمان تێبینیان لەسەر ئەوە هەبوو. بەڵام نازان تۆ ئەڵێ ئێوە قسەکانی منتان بەدڵ نەبێ دێبڕن و هەموو چین و توێژەکان لەگەڵەوەیان بگرێتەوانێ مەعەدا قەتڵی لێ دەرچێت. بەڵێ ئەو پێوان نەبڕیت کاک حسێن. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵام میراودەل لە قەڵاتزێ. سڵاو بەڕێزەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێزەکەم ئەمە زۆر دەسۆشی لە ئەو یاسای لێبوردنە گشتی دەکەین لە سۆرۆک بارزانانی لە پەرلەمان. بەڵام حەقا ئەو کەسانی کە تا تۆ خەڵکیان کوشتووە تۆمەتبارن بە ئەوانە بێن ئەوانە دادگای بەفرێن لە ئەو پرۆژە یاسایشی ئاوا بکەن یا پرۆژە یاسای لەڕێی کەسانە کە خۆیان خەڵکیان بەکوشتا و خەڵکیان کوشتووە و چۆن لە ڕێگەی خەڵک ئازاد دەکەن لە ڕێ بارزان و کابرا سای بڕوای دەکا و کابرا عەفو کە بەخۆت کابرا عەفوی ناکا. بەڵێ حتى بۆ خۆ کەسێکی خەڵک دەکوژن بە قەنەعەت بۆ کەسێک دەنی کە کەسە کوژاوە کە خاوەن شەهیدە بە قەنەعەت بوو بێن لە ئەفریقا لە ڕێگەی خۆوانە ئەوانە وەکو حکوومەت وەکو پەرلەمان بڕیاری دەکرد کابرای ئازادکردن و ئەکسەریشی و کابرای لە بازاڕە کۆمەڵ خەلکانێکیش بچێت و کۆمەڵکیشی دەوەرتن بۆ دەرەوە. سوپاس کاکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک عەلی لە سلێمانی.
فەرموو کاک عەلی. کاکە گیان دەستخۆشی لێ یەکەم. سپاس دەکەم. برا بەڕێزەکەم بەڕاستی ئەمە لێبوردنی گشتی نییە، حەق نییە ناوبرێن لێبوردنی گشتی. هیوادارم لیان بەخۆیان بچنەوە بە کاتێکی زوو هەر ئێستا بچۆ بچنە سەرزوێن یان ئیلغایکەنەوە ئەوە بۆ خوایە من هیچ کەسێکم لە سجن نییە الحەمدوللا بەس وەڵاهی عایلەی وا هەناسم ئەو نەدلیان خۆش بوو باوەرکەم گرانم بۆیان هێت. هیوادارم بەخۆیانە بچنەوە دڵی مناڵی خەڵک خۆشکەن، دڵی ئەو بێوەژدانە خۆشکەن کە بوونەوە بێوەژن بابێنە ناو کەسوکاریان بەچم بەخۆیان بچنەوە و باوکی میلەتن ئەمان بەخۆیان نابچنەوەی من ئەڵێم دەکەریم ئەڵێم یان ئەم شەو بچنە تەلەڤیزیۆن یان ئیلغایکەنەوە یان بیکەنە بە لێبوردنی گشتی. هەر ئەوە ناڵێم داوای لێبوردنتان لێم. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەرتیب لە چەمچەماڵ. فەرموو کاک سەرتیب. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک سەرتیب. برای بەڕێزم لەسەر سەواکەت لێبوردنی گشتی بە مەعنا بە واتە عارەبەکەی واتە العەفو العام. بەڵێ. العفو العام واتە هەموو کەسێک بەڵام ئێمە لە کاتی ڕژێمی پێشوا لە سەتا نەوەتی کورد کە بەندەکرا یا زیندانیەکرا لەسەر کێشەیەکی سیاسی نەتەوەیی بوو کێشە لاوەکی و کۆمەڵەکان لە سەتا دوو بوو. ئەو کاتەی کە نیزامی حیزبی بەعس و مجلسی قیادەی سەورە و محکەمەی سەورە عەفو عامی دەرەکرد عەفو عامەکان عەفو عامێکی سیاسی بوو بۆ بەرژەوەندیەکانی خۆی بوو. بۆ نمونە کێشەیەکی لاوەکی لە کەرکووک ڕوویدا لە بەردەم محکەمە کێشەیەکی عەشایەری ئەوانەی کە ئەوسان تەقەیان کرد هەرسێکیان لە سێدارە دران لە ئابوو هەرێ براگیان. بەڵام من لەگەڵ ئەوەیان ئێستا سەرۆکایەتی هەرێم مساعدەقە لەسەر ئەو بڕیارە نەکا جارێکی تر بگەڕێتەوە بۆ پەرلەمان چاوێکی تر پیا بخشێنێ من حەز دەکەم بزەی پێکەنین بکەوێتە سەر بەڵە سپاس بۆ کاک سەرتیب. ئازاد بکرێن بەڵام لێرەش ناکرێ یەکێک لەگەڵ دایکی خۆیان زینای کرۆت و عافیکەی یەکێک لەگەڵ خوشی خۆیان زینای کرۆت و عافیکەی یەکێک بچێ مادەی خۆشبەر لە وڵاتانی دەوروبەر و دوژمنکارەوە بێنێ گەنجەکانمان معتاد کە قیەم و ئەخلاقمان هەمووی کۆتایی بێنێت و بچێ عافی بکەی. من لەگەڵ ئەوەیان بەڵێ کێشە لاوەکیەکان کێشە عەشایەرەکان کابرایە موەفەق بە ملیۆنی دیناری دزیوە هەندی ئاشکاراتی وا هەیە. زۆر سپاس دەکەم کاک سەرتیب لە چەمچەماڵ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس دەکەم. حکوومەتەکەی خۆی هاوتا حکوومەتێکی دڕندەی وەکو سەدامەکە کە شەرواڵی ژنەکانی ئێمەی بە لولەی مەدفوعی و دەبابەیە هەڵواسی. سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەرتیب لە چەمچەماڵ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ خەسرۆ لە هەولێر. فەرموو کاک خەسرۆ. کاکە جەم ئێوارەت باش ساواکە. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. کاکە ئێستا درایەکەم کوژراوە بە چەند نەفەر کوشتیان یەک سال ساقم بووە یەکی دی ساقم بووە. بەڵێ. يعني معقول هسه كبر عفوا فكرتي امر بيتن انا كبر باخذ بقى كبر نزل بيد كوزي بلاش بس انا في الكشتاخذ لك ديا يعني اسمع كل عفوا كان فكرتها بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەڤین خان لە گەرمیان. کاتو باش. زۆر سپاس دەکەم ئەڤین خان. دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم. سپاس دەکەم. بەس وەڵە داواکارین. بەڵێ. بەڵێ ئەڤین خان. ئەلۆ. گوێمانێتە ئەڤین خان فەرموو. داواکاری نەسەرۆکی هەرێم ئەم لێبوردنە پەسەند نەکا. خۆی لێبوردنی لە 2007 داوە لە 130 داوە و 30 ساڵ بەربووە ئێستا لە پەرلەمان ویستیان باشیکەن بەس خراپیان کرد. ئێستا من پورزایەکم لەسەر مادەی 443 حکومە 18 ساڵ. ئەی تەنەزولی شێ معقول ئەڵێن بەرنابێت بەنسبە لە حکومەکەی داعشکێن ئێمە لێبوردنە یان قەشمەری بە خەڵکەکەن. هیوادارم بە خۆیان بچنەوە یان ئەو لێبوردنە باقز بکەن یان باشیکەن. بەڵێ. دەستخۆشتان یەکەم و کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە. دایکی باوان لە چەمچەماڵ. فەرموو دایکی باوان. بەڵێ دایکی باوان گوێمان لێتە فەرموو. جوان ڕسمەت سەبارەت ئەمەیە بۆ لێبوردنی گشتیان پرسیارکەم. بەڵێ فەرموو. ئەمە بەس لێبوردنی گشتی نییە. لێبوردنی گشتی ئەوەیەکەوە هەموو خەڵکەکە بگرێتەوە نەک نیوەی بگرێتەوە نیوەی بەرنەگرێتەوە. پرسیارێکشم هەیە. کێ نەگرتوۆتەوە لە کەسوکاری جەنابەت ئەگەر هەبێت؟ شوڕایەکی من 7 ساڵ سجنە. تەنەزولیش هەیە بە مادەی 405 حکم درا. ئایم لێبوردنی گشتە تا تەنەگەیگرێتەوە. تەنازولی بۆ نەکراوە دایکی باوان؟ تەنازولی بۆ نەکراوە؟ بەراوەڵا تەنەزولیشی هەیە. سزاکەی چی بوو؟ سزای
بە مادەی 405 حکم دراوە. چییە سزاکەی ئەو مادەیە؟ وەڵا شوبهەی کوشتن. بەڵێ. ئەگەر بە زەحمەت نوێ جوابی جوابمان بیتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ بەڕێزان پێش بچین لای کاک سالار دوا پەیوەندی دەچینە لای کاک جەمال لە سلێمانی. فەرموو کاک جەمال. کاکەیتانم کاتۆ باش. سپاس دەکەم کاک جەمال. باشی قوربانیان. زۆر سپاس دەکەم. کاکە سەوارە بەو لێبوردنی گشتیە. بەڵێ. وەڵی من حەزەکەم هێشتی پێ بڵم خەڵک تاوانەکە گوناحە لێبوردنی گشتی بیگرێتەوە. خەڵک بۆ تاوان خەڵک زیەکە خەڵک پیاوە کوژێ. ئەگەر ئاوا بێ خەڵک ئەکەوێتە هەموو شتەکان و شتە بات و خەڵکە کوژێت و بەیانیانە وەڵا کاکە لێبوردنی گشتی من شەگرێتەوە. من داواکەم هەرێم سەرۆکی هەرێم ئەو پرۆژەیە پەسەد نەکات بیگەڕێنێت بۆ پەرلەمان و ئەو لێبوردنی گشتی هەڵبۆشێنێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەرەزان لە کۆتایی بەرنامەکەدا دەچینە لای کاک سالار محمود کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی وەڵامی ئەو پرسیارانەمان دەستکەوێت. سڵاو لێبێ کاک سالار. سڵاوتان لێبێ هەرژێ. زۆر سپاس دەکەم. کاک سالار با لەوە دەست پێ بکەین زۆرێک لە بەشداربووان ناڕازین لە ئەم لێبوردنەوە هەندێکیان دەڵێن ئەمە کەی لێبوردنە ئەمە لێبوردنی تایبەتەوە گشتی نییە. وەڵامی جەنابەت. بەڵێ لە ڕاستیە ئێمە ماوەی 2 ساڵە هەوڵە دەین لێبوردنی گشتی دەربکرێەوە لێبوردنی گشتی بە جۆرێک دەربکرێ بتوانێت کۆمەڵێک خەڵک لەو کەسانی کە سزا دراون یان تەوقیفن بتوانن سوودمەند لێ کە چاکساز بوون و شایستەی لێبوردنن و شایستەی ئەوەم گەڕێنن ناو کەسوکارەکانیان. بێگومان ئێمە هەوڵی جدیماندا لایەنەکانی لە ئەنجومەنی دادوەری و وەزارەتی عەدل و وەزارەتی کۆمەڵایەتی و لە حاکمەکانی بینە سەر و قەناعەتە تا پرۆژەکە بە جەدەلێکی زۆر و بە ململانەیەکی زۆر کۆدەنگێک لە پەرلەمان دروست کرا. بەڵام لە ڕاستیە بەڵێ ئەم لێبوردنە بە عنوان لێبوردنی گشتێ بەڵام لێبوردنی مەشروتە مەرجدارە کۆمەڵی ئیستثنای تیا کراوە و ئێمە وەکو لیژنەی مافی بۆ خۆڵماندا ئەو مادانە ئیستثنایانە کەم بن بەڵام بێگومان نەچوە سەر و ئێمە هەوڵماندا ئەو نسبەتەی کە دانراوە 30% ئەسڵی پرۆژەکە 50% بوو بەڵام هەندێک بۆچوون هەبوو کە بۆچوونی هەموو پەرلەمانتارەکان بە نەزەری ئەتیبار وەرگیراوە دوجار بە دەنگدان هەموو کراوە و دەنگی زۆرینەی نێنا بەڵکو 30% چەسبی. بۆیە ئەمە پێمان وایە ئێمە وەکو پەرلەمانتار لە بەردەم دەرچوون و دەرنەچوونی یاسایەکی لەم جۆرە کە هەر هیچ نەبێ بە نسبەتێکی کەمیش خەڵک سوودمەندە لێ یاساکە دەربچێ بە تایبەتی ئەوانەی ئاشتەواییان هەیە چونکە پێمان وایە وەکوتێ صلح سەید الأحکام ئەوانەی صلحیان هەبێ دوجار کە بەردە بن حەقی خاصیان بەسەرەوە نەماوە و لە ئاسی کۆمەڵایەتیە جارێکی تر ڕوبەڕووی گرفت نابنەوە. بۆیە ئەمە کاک سالار بۆی زیاتر لەو خاڵی جەنابەت تێبگەین چکە پێم وابێ کە لە پرسیارەکان ئەو بوو کە بەڵێ کاک خالید بوو لە بەغدا دەڵێت ئەوەی سڵحی هەیە و تاوانی کوشتنی کردووە ئەو کەسانە واتە هیوایەک هەیە کە ئەو خاڵان زیاد بکرێن لە پرۆژە یاساکە؟ ئەگەر کوشتنەکە بە بەهانەی غەسلی عادەوە بێ نەخێر نایگرێتەوە ئەو کوشتنەی بە هاوکاتی دزیە و کە دەبنە مای مردنی مرۆڤێک ئەمانە هەندی حاڵەت هەن کە وەکو وتم بە ئیستثنادانراوە و نایگرێتەوە. ئێمە لەگەڵ ئەوە بووین لە ڕاستیدا کۆمەڵ لەو ئیستثنانە کەم بکرێتەوە لەگەڵ ئەوە بووین ڕێژەکە 50% بوو لەگەڵ ئەوە بووین کە هیچ نەبێ بتوانێت دەرفەتێکی باش بڕەختێنێ کە ئەو خەڵکانە بێنە دەرەوە بەڵام لە دەرەوە مەسلەی ئاشتەوایی لە بەرچاو بگیرێ بۆ ئەوەی تووشی گرفتێکی تر نەبنەوە. ئێمە دەزانین بارودۆخی چاکسازیەکان خراپ بەڵام کاک سالار وا تێگەیشتین کە ئەو خەڵان نین لە پرۆژە یاساکەوە تا پەسەند نەکراونەوانە کامانە ئەمەی کە باست کرد ئەوە هەڵتانداوە کە پەسەند بکرێت یاسای ئەوانەی ئەو تاوانانەی بە یاسای پاراستنی بیانیەکان و ئەوانەی کارەکەن لەگەڵ ڕێکخراوەکانی نێتەوە یەکگرتوەکان. زۆر باشە کاک سالار پێت وایە کەواتە لە ڕووی یاساییەوە ئەم ناوەی کە پێی دەوترێت لێبوردنی گشتی پێت وانییە کە ناوەکە خەڵک چاڕوانی شتێکی تری دەکرد بۆیە وەکو ئەوەی کە یەکێک لە ئەو بەڕێزانە باسی لەوکە کە لێبوردنی گشتیواتە بە عەرەبی العفو العام پێشتر لە حکمی سەدامدا ئەمە ئەو کەسە ئازاد دەکرا. پێت وایە ئەم ناوە هەڵە نەبووە کە خەڵکوا تێگەشتووە؟ لە ڕاستیدا عنوان ئێمە بەو عنوانەوە تەنها ئەتوانین لێبوردنی گشتی هەیە و لێبوردنی تایبەتی لێبوردنی تایبەتی حەقی سەرۆکی هەرێمە ئەوش بە دوای ئەوەی بە یاسا ڕێکردێ لێبوردنی گشتیش پەرلەمانی کوردستان بە پێی قانونی عقوباتی عێراقی مادە 150 بۆ سەرۆتر ئەتوانێت لێبوردنی گشتی دەبکات. بەڵام لە ڕاستیدا لێرەدا کۆمەڵی ڕێوشێن دەستنیشان کراوە کە ئەو ڕێوشێنانە وای کردووە کە ئێمەش دەزانین خەڵکێکی زۆر سوودمەند نابێت لێ بەڵام لە دەرەنجامە لە دەرکردن و دەرکردنی یاساکە ئێمە پێمان باش بوو یاساکە دەربکرێەوە ئەوەی پەیوەندی بە مەسەلەی هەڵپەساندنی حکمی ئەعدامەوە
بۆ هەتاهەتایی ئەمە وەکو پرەنسیب بە یاسا ئیشی لەسەر بکەی ئەگەر بۆ نمونە کەمینەی ئەو 1661 کەسەش بگرێتەوە ئێمە لە ئەنجامە ئەتوانین بە قۆناغێکی بزانین کە چوونەتە پێش لە هەڵبژاردننی سزای لە سێدارەدان چونکە ئێستاکە ئێمە 1661 کەسمان هەیە لە کوردستانە سزای لە سێدارەدانی بۆ دەرچووە و حکوومەت عاجزە لە جێبەجێکردنی بڕیاری دادگا ئەمە هەیانە 7 ساڵە هەیانە 10 ساڵە هەیانە 9 ساڵە ئەمە لە ئەساسا پێشێرکاری ڕووی مافی مرۆڤ بۆ دەرکەوە لە 22 وڵاتی ئەوروپی داوایان کردووە هەرێمی کوردستان و عێراق کاچونەوە بکا بە سزای لە سێدارەدان و ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکان و هیومەن رایتس وۆچ و ئەنجومەنی گشتی مافەکانی مرۆڤ ئەمە مەتاڵیب ئەمە ڕاستپاردەی ئەوانە بۆیە ئێمە وەکو هەنگاوێک لەم مەسەلە پێمان وایە لەم خاڵەدا چوینەتە پێش بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا کمی کردوێتەوە یا زۆر لە ڕاستیدا منیش لەگەڵ ئەوانە ئەم ڕێوشێنەکانی ناو ئەم یاسایە وای کردووە کە ئەوەی پێویستە لە ئاست نسبەتێکی زۆر داخەڵ نەتوان سوودمەند لێ بەڵام بە نسبە بە حکمی لە ساسیەکە هەر خەڵکانێک لێ سوودمەند دەبن کە هیوادار خەڵکانێک کە شایستەی لێبوردن بیان کردەوە نسبەتێکی زیاتر بۆ ئیرادەی پەرلەمانە و ئیرادەی زۆرینەی پەرلەمانەوە دەدەلێکی زۆر بڕواتان هەبێت نزیکەی 2 ساڵە ئێمە لەگەڵ ئەم پرۆژەیە راپۆرتی هاوبەش راپۆرتی جیاب کۆبوونەوە لەگەڵ وەزارەتەکان لەگەڵ لایەنی معنی خودی سەرۆکی پەرلەمان کاگەر سەلامبایی سوودێکی زۆری کە تاوە کوتوانی ئیجماعێک لە ناو پەرلەمان و بەڵێ کاک سەرار من پێش بەرنامەکە پەیوەندیم بە جەنابتەوە کرد باس لە پاراستنی ژیانی ئەم کەسەکە کە ئەم لێبوردنە دەگرێتەوە کاک شاخەوان کە زیندانیەوە لە سلێمانی پەیوەندی کرد دەڵێت بەپێی قسەی ئەو گلەیی هەیە لە مەکتەبی کۆمەڵایەتی لە نووسینگەی کۆمەڵایەتی و دەڵێت ئەگەر بۆ پاراستنی ژیانی ئەم کەسەیە کەواتە بۆ کارەکانی یاخود ئیش و کارەکانی مەکتەبی کۆمەڵایەتی بۆ شێوەیەکە گلەیان لێ دەکات ئەو لە ڕاستیدا ئەوم جەدەلێکی ترە مەسەلەی مەکتەبی کۆمەڵایەتی ئەوانە مەسەلەی سوڵح وەکو عرفێک هەمیشە لە بەرچاوگیراوە بەڵام ئەوانەی ئاشتەواییان نییە حقیقاتیان بەسەرەوە ماوە لە ڕاستیدا خەڵکی تێر بۆ نمونە لایەنی مزەحی لە خێزانە مزەحیەکان ئەوانەی کە هەندێک لە پەیوەندیەکانە گوێتان لێبوو ئەبێ ڕەچاوی بەرژەوەندی گشتی بکرێت لە دەرکردنی یاسایەکە تۆ تەنها فیئەیەک و بەرژەوەندی فیئەیەک لە بەرچاو ناگری ئەبێ بەرژەوەندی گشتی لە بەرچاو بکری ئێمە لە نزیکەوە لەگەڵ زندانیەکان لەگەڵ حکوم دراوەکان لە سەردانی چاکسازیەکانمان کردووە و ئێمە لەوانە بووین کە زۆرترین معاناتی ئەوانمان زانیەوە کەیسەکانیمان ژاندون بۆیە هەوڵماندا یاسا دەربچێەوە خەڵکانێکی کە شایستەی لێبوردنن ئەو لێبوردنە بیانگرێتەوە بەڵام لە ڕاستیدا دوجار ئیرادەی پەرلەمان بەو جۆرە کەوتەوە زۆر باشە کاک بەم جۆرە دەربچێک و کۆمەڵە ئیستثنایی تێدایە بەڵێ کاک سەرار دوا پرسیارمان ئەمڕۆ لە بەیانامێکدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان داوایان لە سەرۆکی هەرێم کردووە کە واژووی لەسەر ئەم پرۆژە یاسایە نەکاوە بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان بۆی هەمار بکرێتەوە وەڵامی ئێوە چیە لەسەرەوە وەکو لیژنەی مافی کە کۆمەڵی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە من هاودەنگم لەگەڵیانە دەنگیشم لەگەڵ داون بەڵام لە ڕاستیدا ناکرێت تەنها لەسەر خاڵێک بایکۆتی تەواوی پرۆژەکە بکەیت کە ئەو خاڵە کە پەیوەندی بە مەسەلەی یاسای تیرۆرەوە هەبوو ئەوان پێیان وا بوو جگە لە قەت و جگە لە تەقینەوە هەندێک خەڵکە حکم دراون بۆ مەسەلەی ئەوراق یان سیدی کە وا دەخوێندرێتەوە کە ئیسارەیە بۆ تیرۆر و ئەوانە ئەو خەڵکانە بگرێتەوە و ئامادەیەکیان ئامادە کرد خستیانە بەردەم لیژنەکە و سەرۆکایەتی پەرلەمان خستێ دەنگدانەوە دەنگی نەهێنا واتە بۆ داواکانیان ڕێزی لێکدا و دەنگی لەسەر درا و من خۆم بۆ خۆم هاودەنگم لەگەڵیاندا بەڵام دەنگی زۆرینەی نەهێنا بۆیە دوجار چوونە دەرەوە و هەموو ڕێژێدانە کە پەیوەندی بە پێڕوانینی پەرلەمانتارەکانەوە هەبوو خاڵی ئیجابی ئەوە بوو لە پرۆژەکەیە بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک سالار مەحموود کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە لە پەرلەمانی کوردستان بەڵێ بەڕێزان سپێنێ لەگەڵتان بەردەوام بین شاد و بەختەوەر بن.